أخي إنني ما سئمت الكفاح ولا أنا ألقيت عن ما هم بأمة أحمد لا والذي فطر السماء. أشهد أن أبا بكر وعمر أشهد أن أبا بكر وعمر وعثمان وعثمان وعائشة وحفصة وعائشة وحفصة في النار في النار أبرأ إلى الله أبرأ إلى الله وإلى رسوله وإلى رسوله من أبي بكر من أبي بكر وعمر وعمر وعثمان وعثمان وعائشة وعائشة وحفصة وحفصة وسائر أعداء أهل بيت رسول الله وسائر أعداء أهل بيت بيت رسول الله. رسول الله. ئایا شیعەکان پێشنیارێکی کردیە دەستی خۆش بخوا موفەقی بکە، دوای دەڵێ ئایا شیعەکان باوەڕیان بە قورئان هەیە یاخود نا، ئەگەر بڕوایان پێ هەیە بۆچی بەکاری ناهێنن؟ شیعەکان بە گشتی بە تایبەت هەندێک تیرەیان لە هەندێکیان تاقمە و فرقەیان زۆر ڕووچووینە زیاتر لە خراپە و تاوان و گومڕایی، بڕوایان بەو قورئانەی نییە کە ئەهلی سوننە دەیخوێنی. هەندێکیان دەڵێن کەم و کورتی تێدایە و هەندێکی خۆیانیان لێ زیاد کردیە بڕوایان بەو هەیە، و هەندێکیشیان دەڵێن ئەو قورئانە زیادەیی تێدایە پەنا بەخوای رب العالمین، کەواتە ئەو قورئانە ڕاستە دروستەکەی کە ئەهلی سوننە و جەماعە یەکدەنگن لەسەر ئەوەی لە پاش ئەوەی ئەبوو بەکری سدیق کۆی کردەوە و ئیمامی عوثمانیش لەسەر یەک حرفی نووسیەوە کۆی کردەوە و ئێستا لە بەردەستی ئێمەیە و دەخوێندرێ بە هەموو ڕیوایەت و قیراءەتەکانی کە هەیە، ئەوەی پێڕازینینە و بە کەم و کورتی دادنێن لە بەرهەندەیە. زانایانی ئەهلی سوننە و جەماعە دەفەرمون ئەو تاقم و کۆمەڵانەی شیعەی زۆربەیان بە تایبەت سەرکردە و ئایەتوڵڵایەکانیان دەفەرمون موسڵمان نینە، چونکە بڕوایان بە قورئانی ئێمە نییە، چونکە بڕوایان نەعوذ بالله بەو ئایەتانە نییە کە خوای رب العالمین بەراءەتی دایە عایشەی کردیە. ئەهلی سوننە و جەماعە یەکدەنگن بە ئیتیفاق دەفەرمون هەر کەسێک بوختانی ناموس بەدایە عایشەی بکاتەوە یان بڵێ بەریء نییە پێکافر دەبێ، ئایەتەکانی قورئانی هەروەشاندیتەوە. ئەوجار ئەو باس و خواسی شیعەی زۆری دەوێ، بەڕاستی زۆری بە خۆوار دەگری تاقم و کۆمەڵەکانی شیعەی هەندێکی کەمیان نەبن و عەوامەکانیان هەندێکیان نەبن، ئەوانی دی زۆر گومڕابووینە و لە ئیسلام دەرچووینە، بە تایبەت عەلیلاهیەکان نوسەیریەکان کە بنەماڵەی حافظ ئەسەدی لەوانن پەنا بەخوای رب العالمین ئەو جا عەلمانی بەعسی تۆخیشن، ئەوانە لەوانەنە دەڵێن خوا هەربوون و وجودی نییە، بەشێکی خوای لە ئیمامی عەلیە، بەڵکو نەعوذ بالله دەڵێن قیامەت دانایە، دەڵێن ڕۆژ و مانگ ئێستا حەسەن و حوسەینن لە ئاسمانێدا، خەڵکەکەی دی کە دەمرن کاتێک زندی دەکرێنەوە بە ئەمری ڕۆژ و مانگەکەی و بە ئەمری ئیمامی عەلی نەعوذ بالله، دەڵێ ئەو کەر و جێدرێژ و ئەوانە هەموو ئاهلی سوننە و خەڵکەکانی دیێجگە لە عەلیلاهیەکان سەر لە نوێ دەبنە جاشک و پشیلە و سەگ و ئەوانە، ئەوها ئیهانەی ئاهلی سوننە و جەماعەی دەکەن پەنا بەخوای رب العالمین، ئەوانە لە هەمویان زێدە ڕەوترن. ئیمامیەکانیش ئەوانەی حکمی ئیران دەکەن لەوانن، ئەوانیش زۆر خەتەر و ترسناکن و دەڵێن ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر هەر زۆر قسەیان پێ دەڵێن و قسەی بەدایە عایشەی دەڵێن و بەراءەتەکەی ڕاناگەینن، ئەوانش لە خەتەر و ترسناکەکانن و ڕافیضەکانن، چونکە بەڕاستی شیعە دوو سەرە دوو تیرەیە. زانایان باشیان فەرمووە ئاهلی سوننە و جەماعە شیعەی یەهودی و شیعەی مەجووسی سێمی نییە، یان ئیران و خوراسان و ئەو لاینە ئەوانە مەجووسیەت و ئاگرپەرستیان لۆمایتەوە، هەر هەوڵی ئەوەش دەدەن. شایدیشمان ئەوەیە بڕۆن لە ئیران بپرسن. ئێستاکەش قەبر و گۆڕی ئەبوو لؤلؤەی مەجووسی کە کردیتیانە ڕەمز، هەموو ساڵێک دەچن بە دەوریدا دەسوڕێنەوە و ئاهەنگی دەجێڕن، دەڵێن دەستت خۆش بی ئەبوو لؤلؤە، تۆ بە بەرەکەتی مبارەکی عومەرت کوشت. ئێستاش وا دەکەن. حتا من پرسیتم هەندێک تەڵەبەی ئیرانی ئەهلی سوننەمان لەگەڕ بوو لە سوودان، کوڕی باش بوو یەکیان
تێگەیشتی بوو لە دکتۆرای دەیخیند ئی ئەهلی سوننەی بوو پرسییم ئەوە ڕاستە؟ تی بەڵێ ڕاستە زۆربەی خەڵکەکە واتە فرەدراوە دەچن ئەوانەی منداڵیان نابی دەڵێن ئەبوو لؤلؤە لە تومان نێزیکتر نییە لە لای خوای چونکە دەستت بە پیت و بەرەکەتە چونکە تۆ عومەرت کوشتیە و خینیویت ڕێشتیە دەچنە سەری و پارەکی زۆری لۆ دەبەن لەلایەکی شرکە دەیکەن لەلایەکی کافرێکی مەلعونی بێدین کە باشترین خەلیفەی مسلمانان لە دوای ئەبوو بەکری سدیق لە ئومەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بەدەستی وی کوژرا دەڵێن منداڵمان پێ ببەخشە پەنا بەخوای رب العالمین ئەوانە ئەوها حاقیدن ئەوانە ئەوها بەرامبەر ئاهلی سوننە و مسلمانەکان دڕەشن بەڕاستی دەبی مسلمانان بیان ناسن ئەو ڕافیضە و بێدینانە ئاوانە لە هەمووش خەتەرناکتر تەقیەیان توقیەیان هەیە خۆیان لە تو دەشارنەوە گەر بێدەسەڵات بن کاتی جەنابی ڕژێمی کۆنی گۆڕبەگۆڕی بەعسی حکمی دەکرد خۆ شیعانە لەوێن دەرێکە تەمەلوقیان لۆ دەکرد من بەو چاوانە دەمدیت ئەو ئایەتوڵڵا مەندیل گەورانە ئێستا خۆیان هەردەشێشن و خینی مسلمانان حەڵال دەکەن خینی ئەهلی سوننەی حەڵال دەکەن شەڕەکان دەکەنە شەڕی تائیفی کێشەی دروست دەکەن لۆ کورد و لۆ سوننە و لۆ هەموو لایەنەکانی عێراق لێ دەخۆن و دەبڕن و دەڕۆن کە مێژووشیان ڕەشە بەڵگەش لەسەریان هەیە ئەوانە هەمویان پێڕی جوولەکەینە لەبەروەی گوتمان شیعەیان مەجووسیەت و ئاگرپەرستن لۆ ڕچیان هەندە لە ئیمامی عومەری شەمێژ و نووسەکان دەفەرمۆن لەبەروەی ئیمامی عومەر مەجووسیەتی ڕووخان ئەوەندی ڕچیان لە عومەریە لە ئەوانی دینیە ئەوەندی ناوی دەینن ناوی ئەوانی دیناینن لۆ چونکە ئیمامی عومەر فارسەکانی ڕزگار کرد ئیرانی کسرا تەخت و بەختی کسرای کاول کرد وێرانی کرد هەمووی کردنە مسلمان و ئاگرپەرستی نەهێشت ئەو ڕکەیە لە ئیمامی عومەریان هەیە دەرەجەیەک یان شیعەی جوولەکەنە هەندێک لە مەرجیعەکانیان بە بەڵگەوە سەر بە جوولەکەینە ئەوان تەختیتیان لۆدادەنێن و لە گەڕوانن چکە هەر قوڵاوی دەست و کوشتن بە سووتان دەبی بکوژرێن چکە گۆتیتیان عەلی دەبی بپەرسترێ ئیمامی عەلی پاک بوو ڕەضی الله عنه ئەو جار وەچی گوتمان ئێمە دەماندیت تەمەلوق و توقیەیان هەیە لە بەغدای دەمانخیند لە سەردەمی ڕژێمی بەعث بوو ئەو کاتەی بەعثی هیچ شتێکی ڕاستە چاچی نەبوو دکتاتۆر بوو ظالم بوو بەڵام چاکتانی بوو تا حەدێکی قڕقڕتۆشی شیعەکان بگری ضەبتیان بکە ئەو ئایەتوڵڵایە دەهات بە زەلیلی کوڕە گەنجێکی جنوبی عەرەبی ئەمن دەهاتە سەر ڕێگاکەی کە لۆ موسەل کاظمی دەبا بچی دەبا خۆی زەلیل کا لەکن ئەو مێرد منداڵە ئەمنەی ناو مەندیلیشی کەشف دەکرد ئەزیەتی دەدا ئەو جار لۆی هەبوو بستە ناو موسەل کاظم بەڵام دەیانگۆت قەیناکە توقیەیان دەکرد لە ناو جەیشی عێراقی خۆیان مات کرد بوو و لە ناو دائیرەکان ئیشیان دەکرد خۆیان زەلیل دەکرد بە خراپ خۆیان نیشان نەدەدا لەگەڵ ئاهلی سوننەی هەتا ڕۆژی خۆیان داهات ڕقەکەیان تەواو جێبەجێ کرد خوای رب العالمین بەفەضڵ و کەرەمی خۆی دیکتاتۆریەت و بەعثیەتی ڕووخاند و نەیهێشت ئەوە ئێستاش خوای رب العالمین ئینشاءالله شیعایەتی و ئەو تائیفایەتیە و ئەو خین ڕێژیە و بێدینی و زوڵمەی لە عێراقدا هەیە کە شیعەکان دەست پێشخەرن تێیدا ئینشاءالله ئەویش نامینێ و دەڕوخێتن عەدالەت و دادپەروەری لۆ هەموو ملەتی عێراق بە کوردیشەوە ئینشاءالله پەیدا دەبێتن و دەکەوینە ژیانی ئەمن و ئەمانەت خوای رب العالمین وامان لێ بکات لە لایوی ئاسانە و قورس نییە